مێژووی پڕ لە خیانەتی پەدەکە لە باشووری کوردستان. ئاش بەتاڵ، هێنانی داگیرکەر و پێشقەراوڵی بۆ دوژمن، کۆمەڵکوژی، هەڵهاتن، تیرۆر، خیانەت و شەڕی ناوخۆیی دیارترین ئەو سیما و پێناسانن کە پەدەکەی لە باشووری کوردستان پێدەناسرێتەوە. لە مێژووی دروستبوونیەوە هەتاوەکو ئەمڕۆ لە چەندەی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان عێراق ناسراو بە پەدەکە. لە هەر چوار پارچەی کوردستان سەرمەشقی هێڵی خیانەت بوو، هیچ هێزێکی شۆڕشگەڕی و ئازادیخوازی کوردی نەماوە کە شەڕی نەکرد بێ. هاوکات هیچ ڕژێم و دەوڵەتێکی داگیرکەر و دوژمنی کوردیش نەماوە کە لەگەڵیان هاوپەیمان نەبوو بێت. لەم دۆسیەدا چەردەیەک لە خیانەتەکانی پەدەکە لە باشووری کوردستان دەخینە ڕوو. ئاشبەتاڵی 1975 دوای واژۆکردنی ڕێکەوتنامەی جەزائیر لە 6 ئازاری ساڵی 1975 بەستنی هاوپەیمانی محەممەد ڕەزا پەهلەوی شای ئێران و سەدام حسێن کە ئەو کات جێگری سەرۆکۆماری عێراق بوو، شای ئێران دەستبەرداری مەلا مستەفا دەبێت و هاوکاریەکانی ڕادەگرێت بەهۆی ئەوەی بارزانی مانەوەی خۆی بەوەوە گرێدا بوو. بەم ڕێکەوتنە خۆری ئاوا دەبێت و دوای 14 ڕۆژ مەلا مستەفا ئاشبەتاڵ دەکات و هەرێز بە جوڵانەوەی ئەیلول دەهێنێت. کۆمەڵکوشکردنی بنەماڵەی حەمەداغای میرگەسۆری لە زاری شێخ ئەیوب بارزانی ئامۆزای مەسعود بارزانیەوە. مەلا مستەفا بارزانی لە دوای بەیاننامەی 11 ئازار شۆڕشەکەی و هەموو کەسە دڵسۆز و نزیکەکانی خۆی هەتا کوڕەکانی دیکەی خۆشی دەگاتە قوربانی دیاریکردنی مەسعود بارزانی بە جێنشین لەو سەروبەندەدا لە ترسی ئەگەری دروستبوونی هاوپەیمانیەک لە نێوان عوبەیدوڵڵای کوڕی و کوڕانی حەمەداغای مێرگەسۆری. لە 14 شوباتی 1970 جەمیل حەمەد ئاغا مێرگەسۆری بە فەرمانی خودی مەسعود بارزانی لە هەولێر تیرۆر کرا. دواتر هەموو بنەماڵی حەمەداغایان دەستگیر کرد و ساڵی 1975 کۆمەڵکوژیان کردن. کارەساتی هەکاری لە هاوینی ساڵی 1970 کۆمیتەی سەرکردایەتی یەنەکە بڕیار دەدات هێزەکانی لە ناوچەکانی ناوزەنگ و بناری قەندیلەوە بگوازێتەوە بۆ ناوچەی برادۆست و بە دیاریکراوی بۆ سێ کوچکەی سنووری ئێران، تورکیا، عێراق. ئەو کات پەدەکە زۆربەی عەشیرەتەکانی باکووری کوردستان دژی یەنەکە هان دەدەن کە گوایە هاتوون گوندەکان تاڵان دەکەن، پیاوەکان دەکوژن و ژنەکان بەدیل دەگرن و هاتوون بۆ بڵاوکردنەوەی بێدینی. ئەمە ژوای کرد عەشیرەتەکانی ناوچەی شەمزینان و چەلێ و ئولودەرە بکەونە خۆ و چەک هەڵگرن دژی یەنەکە. ڕۆژێک دواتر چەکدارەکانی پەدەکە و بەشێک لە هۆزەکانی شەمزینان دەدەن بەسەر هێزەکەی یەنەکەدا. هەریەکە لە عەلی عەسکەری فەرماندەی هێزەکە و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی دکتۆر خالید سەعید و شێخ حسێن بابە شێخ ئێزدی بەدیل دەگرن و عەلی عەسکەری لەلایەن سەرکردایەتی پەدەکەوە بە چەکی ئاربیچی شەهید دەکرێت و نزیکەی 700 پێشمەرگە و فەرماندەی پێشمەرگە لەو پەلامارەدا شەهید دەکرێن کە بە کارەساتی هەکاری ناسراوە. زنجیرە شەڕە ناوخۆیەکان کە لە ساڵانی هەشتاکان و شەهیدبوونی سەدان پێشمەرگە لە باشووری کوردستان بەوەی خواستی تاکڕەوی پەدەکە لە شاغ بەشێکی تری ئەو خیانەتەیە کە پەدەکە درێژەی پێدەدا. 31 ئاب لە سەروبەندی شەڕی کەندا و دیاریکردنی ناوچەی دژەفڕین لە ئاسمانی هەرێمی کوردستان لە ساڵی 1992دا یەنەکە ئۆپراسیۆنێکی دەستپێکرد بۆ ڕزگارکردنی شاری هەولێر لە چنگی هێزە سەربازیەکانی سەدام. یەنەکە شاری لە سەربازەکانی ڕژەمی بەعەس پاک کردەوە. پاش ئازادکردنی شارەکە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان ڕاگەیەندرا. بەدەکەت شابی بەمە هەڵ نەئەهات و مەسعود بارزانی ئەو کاتنامەی کردار بۆ سەدام حسێن و تێیدا نووسی بووی سەرۆکی بەڕێزم، پێویستە بە عەقڵ و سەرکەوتنتانەوە ڕێگە چارەیەک بدۆزیتەوە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە دەستێوەردانی ئێران لە دۆخی ناوخۆیی عێراقدا. داوا لە تۆی ئازیز و خۆشەویست دەکەم تکا دەکەم کە فەرمان بکەی سوپای عێراق دژی ئەو هێزە بیانیانە کە هاوکاری خیانەتی جەلال تاڵەبانی دەکەن بجوڵێ. پاش چەند ڕۆژێک مەسعود بارزانی خۆی بەرەو بەغدا بەڕێکەوت. دوای ئەو ڕێکەوتنە سوپای عێراق لە ڕۆژی 31 ئابی ساڵی 1996 بە 150 تانک و 30,000 سەربازەوە لە موسڵ و کەرکووکەوە بەرەو هەولێر بەڕێکەوتن. سەرەتا لە ناوشاری هەولێر شەڕی قورس ڕووی نەدا. پاشەوەی هێزەکانی پارتی 13 پێشمەرگەی یەنەکەیان گول لە باران کرد. لە گەڕێکی عنکاو و چەند گەڕێکێکی دیکە شەڕ ڕوویدا. بە گوێرەی ئامارەکان لەو شەڕانەدا 450 کەس کوژان و
200 کەسیش بریندار بوون. ڕژێمی بەعەز بۆ ماوەی مانگێک لە هەولێر مایەوە و بەردەوام بوو لە گرتن و کوشتن. پەدەکە لە ساڵی 1983 تا ئەمڕۆ شانە و شانی سوپای داگیرکەری تورک دەیان هێرش و ئۆپراسیۆنی داگیرکاری گەورەیان کردوتە سەر باشووری کوردستان و گەریلاکانی ئازادی کوردستان. تا ئەمڕۆژ چاوساغ و نۆکەر و پێشقراوڵی سوپا داگیرکەرەکەی ئەردۆغانن بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا و ئازادی خوازانی باشووری کوردستان. بە جۆرێک ئێستا پەدەکە تەنها هاوکاری سوپای داگیرکەری تورک ناکات، بەڵکو بە تەواوەتی بۆ بە بەشێک لەو سوپایە و هەموو توانە سەربازی و هەواڵگریەکانی خستۆتە خزمەتیانەوە. هەروەها پەدەکە دەکەوێتە پێش لەشکرکێشی و کاروانە سەربازیەکانی دەوڵەتی تورک و گوند بە گوند و ناوچە بە ناوچەیان پێدەناسێنێت، یاخود بە شۆفڵ و کەرەستەی دیکە لە چیاکاندا ڕێگەیان بۆ دەکاتەوە و لە تەنیش بنکە و بارەگاکانی خۆی دەیان پارێزێت. بەهۆی ئەمەشەوە سوپای داگیرکەری تورک لە سەدا 75 خاکی پارێزگای دهۆکی داگیر کردووە و دەیەوێت بیلکێنێت بە تورکیاوە.